منداڵەکەی کۆبانێ وەک نێو و ناوبانگی شارەکەیان دنیای هەژان. ئاخر هیچ شتێ بەهێندی ئەوە تراژیدیان نییە. ئەو خەڵکەی کە کۆچ دەکەن لە مەرجێک هەڵدێن و کۆش دەکەن بە مەرجێکی تردا. وێنەکەی ئالان منداڵەکەی کەنار دەریا سەرڕای باسوخواسی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. خەڵکی ئاسایی ئەمریکاش مەرجی ئەو منداڵە سەرنجی ڕاکێشاون. بەداخەوە تراژیدایەکی خەمناک بوو. تۆ بچۆرە مۆزەخانی هۆڵۆکۆست ملیۆنێک منداڵ هەن کە ژیانیان لەدەستدا بوو بەڵام هیچ لەوانە فێر نەبووین. بەڕاستی زۆر خەمبار بوو. بارودۆخی وەها ئازارم دەدات. جیهان بەگشتی کاردانەوەی دەبێ وڵاتان بجوڵێن بۆ ڕێگرتن لە دووبارەبوونەوەی. بەڕاستی ئەو چیرۆکە بازارترین و کارەساتترین بوو کە بیست بێتمان لەو قەیرانانەی کە هەن. بە تایبەتی مەرجی ئەو منداڵەی وێنەکەی هەیە چیرۆکەکە باشتر دەگەیەنێت. هەموو کەسێکیان دایک و باوچێک دیمەنی منداڵەکەی خۆی دێتە پێشچاو کە بەو شێوەیە لە سەر کەناری دەریا ببینرێت. وا دەکاتەواوی ئەو قەیرانە لێرەش هەستی پێ بکرێت. لەوەتەی چەکدارەکانی داعش دەستی گرتووە بەسەر بەشێک لە عێراق و سووریا سەرڕای ڕاکردن لە شەڕی ناوخۆی ڕژێمی ئەساد. هاوڵاتیانی ئاسایی ئەو وڵاتانە باشترین بژاردە لایەن کۆچکردنە کە بە هەزاران ڕێگەی پڕ لە مەترسی دەگرنە بەر. لەو بڕواایەدام ئەگەر من خەڵکی سووریا بم بۆ دەچم بۆ ئەڵمانیا. من ناچم بۆ ئەڵمانیا لەبەرەوەی بۆ مانگێک سیاسە ئۆلۆمپیا ئەدەن یان ژیانێکی باش و جلوبەرگی ڕەنگا و ڕەنگ ئەوان ڕادەکەن ماڵ و حاڵی خۆیان جێدێڵن ڕەنگە بزنسێکی باشیشان هەبوو بێت نیشتمانەکەیانە ئیتر دەبێت بۆچی بەجێ بێڵن. کۆچکردن درێژەی کێشاوە. دەرگای ئەو وڵاتانش کە کۆچبەران ڕووی تێدەکەن هێشتا ڕوون نییە کێ دەرگا دەکاتەوە و کێشدای دەخات. بەڵام دەشێت چارەسەری تریش هەبن. لەو باوەڕەدام پێویستە بارودۆخێکیان بۆ بڕەخسێنن بۆ گەڕانەوە بۆ سەر ماڵ و حاڵیان. بەڕای من ئەوە بۆ ئێستا چارەسەرێکی باشە کە دنیا باوەشیان بۆ بکاتەوە بەڵام چارەسەرێکی درێژخایەنیش نابێت. دەبێت هەوڵ بدرێت و وڵاتان هاو ئاهەنگی بکەن و چارەسەرێکی سیاسی بۆ بکەن. خەڵک چیتر شەڕی ناوێت بەڵام ڕێگە هەیە کە فشار بخرێتە سەر ئەو وڵاتانە و سەرچاوەی دارایی ڕێکخراوێکی وەکو داعش ببرن. بە دڵنیاییەوە دەبێت خەڵقی کۆمەکی ئەو ئاوارانە بکات. پێویستە بۆ ئەو کێشەیە چارەسەر بدۆزرێتەوە. نابێ ڕێگە بدرێت کێشەکان بەردەوام بێت. لە مێژوودا مەرجێکی بەسوێ کۆمەڵکوژیەک دنیای بە ئاگاهێناوە. ئالانیش منداڵەکەی کۆبانی هەروای کرد. ئەوە تا نەتەوەیە گرتوەکانیش لە ڕێگەی کۆمسیارە باڵاکەیەوە بۆ کاروباری پەنابەران ئەنتۆنیۆ گۆتریس بە فەرمی لە وڵاتانی ئەوروپا داوا دەکات پشتیوانی کۆچبەران بن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.